عقلتان بەشتی بچووکە مەشغوڵ مەکەن. ئەمەنیشن بە دیار خەڵکێکی نەفز نزم نەفز نەخۆشەوە دانیشن. عقلتان پڕ بێ، ئیشەکەتان پڕ بێ. والذین هم عن اللغو معرضون، پیاوی چابن. سوشیال میدیا بۆ ئەو نەکراوە. ئیشێکت هەیە، کارێکت هەیە، پەیامێکت هەیە، بیگەێنی تیا بڕۆ تەواو. پێویست ناکات و دانیشیت ڕۆژ تا ئێوارە خەبەرتە بێتەوە ئیدمانی لەسەر. ئەصبحنا وأصبح الملك لله کابرا ئەوایەتە دەرەوە کەسێ دەکات لە پێش هەموو شتێکا پێشەوەی زیکری بەیانیان بخوێنێ ئەبێ جارێ مۆبایڵەکەی دەبێنە بزانە چەند نامی بۆ هاتووە، چی کراوە، چی تازە بڵاو بۆتەوە، لە دە شوێنام خەبەرا بیستێتەوە. وەختی ئەوە نییە باوکرجار، ئەمە بۆ ئەوە نەکراوە بەقەدەر حەقی خۆی حەقی بەرێ بە دیار حەفلەیەک و بە دیار گۆرانیەک و بە دیار شتێکەوە دامەنیشن کاتای خۆتانی پێوە بکوژن. هەموو گۆرانەکانی ئێمەش ێزانن وەڵا حەزم لێ بوو، وەڵا حەزی لێ نەکردم، وەڵا بێوەفا دەرچوو، وەڵا شووی کرد، وەڵا خوا خێری نەنووسێ، وەڵا ئیشەڵا بنسیبی نابێ، وەڵا ئیشەڵا پێڵا تازەکەی تەلاقیە، وەڵا ئیشەڵا ئەمرێ بۆ من بەجێمێنێ دێ بەخێر نەیتەوە. هەموو کەلیمات تو ئەو خوایە بچن سەیری گۆرانی لەم سەرەوە بۆ ئەو سەرسەیەکەم زانم چی تری تایە. عادی بزانم تۆ قورئان و سوننە لەبەردەستایە ڕاقی بۆم شتانە بیر لەم شتانە ئاکەیتەوە. لەبەرەوە والذین هم عن اللغو معرضون. خۆتان لەم شتانە بە دوور خەن، بەشتی گەورە و مێشتان مەشغوڵ کەن، دعوە بکەن، پۆستکەن لە ناو سوشیال میدیایە، خەڵک بانکەن بۆ ڕێی خوای گەورە، با بەشدار بن لە خێڵی خەڵکە. ئیبن جەوزی 20,000 کەس 200,000 کەسی بان کرد و دعوەی کرد و تۆبەی کرد لەسەر دەستیانە. با ئێمە 20 کەس 100 کەس لەسەر دەستمانە بێ بۆ بەهەشت خاوەنی چاکەکانیان بین. بۆیە ئاگاتان لێ بێ هەر کاتێک بەشتی لاوەکیەوە کاتەکەتان ڕۆی بڵێن زۆر وتن چی خۆشە؟ قورئان خۆشە. بگەڕێنەوە بە قورئانەکە، با قسەکانتان پڕ بێ، پوچ نەبێ.